داری ئالانە توپمان کردو شارەزا لە کاروباری ئەمریکا کاگەلانم کاتت باش دەپرسم مهمە و گرنگی ئەم هەڵبژاردنەی ئەمریکا لە چییە لە کاتێکدا لە تەواوی دنیادا زۆر بە گرنگیەوە باز دەکرێت گرنگیە هەڵبژاردن لە چاو هەڵبژاردنەکانی پێشووتردا چییە؟ کاک دیاری ئەم کاتتان باش زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە بەتاکید گرنگیەکی زۆری هەیە ئەم هەڵبژاردنەی ئەمریکا لەبەر ئەوەی ڕکابەری دیموکراتەکان کە دۆناڵد ترامپە کاندیدێکە لە ناو دام و دەستگای تەقلیدی ئەمریکاوە دام و دەستگا حکومەکانەوە نەهاتوەتە دەرەوە کاندیدێکی تازەیە لە چاو هیلاری کلینتۆنە کە هیلاری کلینتۆن کاندیدێکی ناسراوە لەلایەن شعبی ئەمریکی و لەلایەن زۆربەی وڵاتانی جیهانیشەوە چونکە هیلاری کلینتۆن با بڵێن هەر لە ئەوەی کە سیناتۆری ویلایەتی نیویۆرک بووە هەتاکو ئەوەی کە خانمی یەکەمی ئەمریکا بووە لە سەردەمی سەرۆکایەتی بیل کلینتۆنە و هەروەها ئەخیر پۆستیشی وەزیری دەرەوەی ئەمریکا بووە لەبەرەوە ئەم کەسێکی ناسراوە ئەوەی تازەیە لەم هەڵبژاردنەیە ئەوەیە کە دۆناڵد ترامپ کاندیدێکی تازەیە کاندیدێکە کە لە ڕاستیە ئەوێت تەنانەت دام و دەستگاکانی واشنگتنش هەڵوەشێنێتەوە بەمە مەسجێک و پەیامێکی پۆپولیستیانەی شعبەوی هەیە کە ئەوێت زۆر جارەڵێ ئێمە ئەمانەوێ ئەم مەسئولینانە ئەم گەندەڵانە کە لە واشنگتن چەندین ساڵە حکومڕانیەکەن لایەن بین و ئەبێ بە سیستمێکی تازە بینینە پێشەوە بەڵام یەکێک لە مەترسیەکانی تری ئەم کاندیدا ئەوەیە کە خاوەنی ڕیتۆریک و پەیامێکی نەژادپەرستانەیە دژە کۆچبەرە بۆ نمونە دژی هاتە ناوەی کۆچبەرەکانە لە ئەمریکای لاتینەوە یەکێک لە ئامانجەکانی ئەم ئیدارەکەی کە بێتە سەر حکم دروستکردنی دیوارێکی ئەستورە لە بینی ئەمریکا و مەکسیکا هەروەها دژی زۆرینەی کەمینەکانە تەنانەت ئیهانەکردنی خێزانێکی بەڕەسەن موسڵمانی ئەمریکا کە کوڕەکەیان لە جەنگی عێراقا شەهید دەبێت کە مەشت و ڕێکی زۆری دروست کرد بەڵام مەترسیەکانی تریش ئەوەیە کە بە تایبەتی من قسەم لەسەر دۆناڵد ترامپە دۆناڵد ترامپ کەسێکە پێشبینی کراو نییە لەبەرەوەی لە کامپینەکەیە مەسیجەکانی زۆر وازەح نین بەرنامەکانی وازەح نین لە مەجای پەیوەندی نێو دەوڵەتیەکانە لەگەڵ رووسایە مغازلەیەکی زۆرەکە ئەڵێ ئەمە هیچ تەوەتورێکمان نەبێ معجبە بە ڤلادیمیر پوتینی سەرۆکی رووسیا لەبارەی مامەڵەکردن لەگەڵ سووریایە ئەڵێ ئەبێ بەجی بێڵین بۆ رووسیەکان حەلیکەن واتە ئەگەر بەڕاستی ئەگەر کاندیدی دیموکراتەکان بێتە سەر حکم با بڵێن چەندین پەیوەندی و چەندین علااقاتی گرنگ هەن لە مستەوای عالەما ئەکەونە مەترسیەوە بۆ نمونە ئەم دژی هەموو ترامپ ئەگەر دۆناڵد ترامپ بێتە سەر حکم لەبەر ئەوەی مەسجەکانیان وەکو وتم پەیامەکانی دۆناڵد ترامپ وازەح نین بە هیچ شێوەیەک و مغازلەیەکی زۆری ڕووسەکانەکات لە مەسەلەی سووریایە باوەڕی بۆیە کە بێ ئەم قەیرانە گەورەی سووریا بەجێ بڵهێرێ بۆ ڕووسەکان ئەوان حەلیکەن بەڵام هەنێ جاری شەوەیە بێ ئەمە تەفروتونایان بکەین داعشتە تەفروتونا بکەین فەرموو گەرمە سوو پامەکانی ترامپ بەم جۆرە ترسناکەن بۆ لە دوایین ڕاپرسیەکاندا ینی فەرقی دەنگدان لە نێوان ترامپ و هێلاریدا هێندە کەمە ینی دێتە یەک پۆینتیش گەروایە بۆ کاندیدێکی ینی باش نییە بەڵێ پرسیارێکی زۆر جوانە وەکو وتم زۆرینەی با بڵێن جەماوەرێک دروست بۆ لە ئەمریکایە دژی ئەو وەجهانێ دژی ئەو دەموچاوانەیە کە بە بەردەوامی دووبارە بنەوە لە سیاسەتی ئەمریکی و لە حکمڕانی ئەمریکیە ئەم کەسە هاتووە ئەڵێت لە دوای چەندین ساڵ 8 ساڵی حکمڕانی ئۆباما وەزعی اقتصادی باش نەبوو کە لە حکمڕانی ئۆبامایە هیلاری کلینتۆن کەسێکی گرنگ بووە وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ تایدا هیچ بەرەوپێشچوونێکی ئابووری باش لە ئەمریکا ڕووی نەداوە ئیش و بەتاڵە و بێکاری زۆر با بڵین بەرەو پێش چارەسەر نەکراوە لەبەر ئەوە توانی بەم
هەروەها ئیستیغلالی ئەوەی کرد کە ئەو هەلەی قۆستەوە کە مەسلەی تیرۆر و تیرۆریزمی جیهانیە بە حکمی ئەوەی کە هیلاری کلینتۆن و ئیداری ئۆباما لەگەڵکردنەوەی سنوورەکانن لەگەڵکردنەوەی سنوورەکانی ئەمریکان بۆ ئەوەی ئاوارە و با بڵێن کۆچبەران بێنە ناوە ئەمیش دژی ئەوەیە لە ڕاستیە ئەم خاوەنی پەیامێکە پەیامێکی ناسیۆنالیستیە ئەڵێ ئەبێ ئێمە ئەمریکا ڕۆڵی گرنگجی بۆ بژێڕینەوە ئەبێ ئەمریکا بکەینەوە بەو وڵاتەی کە لە هەموو دنیاە سەنگی خۆی هەیە هێزی خۆی هەیە ئێمە ئەبێت گرنگجی بینەوە بەناو ئەمریکا و چۆنەڵێ نەهێڵین کۆچبەر بێتە ناوە کۆچبەری نایاسایی و تەنانەت لە هەنێ پەیامەکانیا کۆچبەرەکان بە کۆچبەرە لاتینیەکان بە خەڵکی مجرم و بە خەڵکی چۆنەڵێ لاقەکەر لە قەڵەمەیە ئەمانە دەغدغەی زۆرێکی عاتیفەی و هەست و سۆزی زۆرێکی لە ئەمریکەکان کرد کە بەڕاستی بە پەیامێکی تازەیە زانن ئەیانەوێت کەسێکی دەرەوەی مؤسسەی یاخود دام و دەستگاکانی واشنگتن بێتە سەر حکم کە با بڵین ئەمەش بۆ مای ئەوەی کە دەنگێکی زۆر بەدەست بێنێ بەڵام هێشتا بەپێی با بڵین ئامارەکان هیلاری کلینتۆن هێشتا لە پێشەوەیە. باش لە کاتی سەرکەوتنی چ هێلاری چی ترەمپدا چی دەگۆڕێت لە سیاسەتی ئەمریکادا بە تایبەت بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتتر بۆ عێراق و سووریا ئەمەڵ بژاردنە یان سەرکەوتنی هەر کام لەمانەی چە گۆڕێت؟ بەڵێ لە ڕاستیە ئێمە ئەوەی پێویستە بیزانین بەڕای من سیاسەتی ئەمریکا لە دوای سەرۆک ئۆباماوە ئەبێ سیاسەتێکی پێداگیرتر بێ سیاسەتی دەرەوەی ئەمریکا لە شەرقی ئەوسەتا چونکە لەلایەن چاودێرانی و محللینی ئەمریکاوە سیاسەتی دەرەوەی ئۆباما بە سیاسەتێکی ئینعیزالی با بڵین خۆتەری کەرەوە لە قەڵەمە درێ کە زوو هەڵوێست و کردداری وەرنەگر بۆی بچێتە ناو سووریاوە ئەمە پێویستیەکە هەموو ناوەندەکانی سیاسی و محلیلەکان لێرە باسیەکەن کە ضرورەتە بەڵام ئەوەی ئێمە ئیزانی لە کامپینەکانی هەردوو لاوە دۆناڵد ترامپ وەکو وتم پەیامێکی ڕوون و ئاشکرای پێ نییە یەکێک لە پەیامەکانی ئەوەیە کە ئەڵێ خراپترین شتێک کە ئیداری ئۆباما کردوێتی ئیتفاقی ئەمریکا بووە ئیتفاقی نەوەوی ئەمریکا بوو لەگەڵ ئێرانە باوەڕی بەوەیە کە ئەبێت داعش تەفروتونا بکرێت باوەڕی بەوەیە کە ئەبێت لە عێراق و لە سووریا داعش نەهێڵڕێ بەهۆی بۆمبارانکردنەوە بەڵام لەلایەکی تریشەوە ئەڵێ ئەبێ بەجێ بهێڵین بۆ رووسیا مەسەلەی سووریا حەلکاواتە دووفاقیەک هەیە بەڕای دۆناڵد ترامپەوە بۆ مەسەلەی سیاسەتی دەرەوەی ئەمریکا بەرامبەر بە خۆرەڵاتی ناوەڕاست بەڵام هیلاری کلینتن تا ڕادەیەک پەیامەکەی و هەڵوێستەکەی ڕوون و ئاشکراترە ئەڵێت بۆ مەسەلەی سووریا ئەبێ ئێمە بین ناوچەیەکی دژەفڕین لە باکووری سووریا دامەزرێنین و هەروەها لێرەوە بتوانین جغرافیایەکیان موقعێکی سەلامەت دروستکەین لەوێەوە بتوانین مەسلەی مامەڵە بکەین لەگەڵ قەیرانی سووریا کەمەش ئاڵۆزی خۆی هەیە بەڕاستی هەروە ئاسان نییە لەبەرەوەی ئەوەی لەسەر ئەرزی واقع گوزەرێ زۆر ئاڵۆسترە چونکە ئێستا لە تورکیا لە ناوەیە تورکیا بەهێزی چەکداری لە ناو سووریایە ئۆپەراسیۆن ئەنجامەیە بەنسبەت عێراقەوە هیلاری کلینتۆن ئەڵێ بەڵێ ئەبێ داعش لە ناو ببرێ هەروەها پێگەیان نەهێڵڕێ بوونیەی تەحتی و ژێرخانی ئەبووریان نەهێڵڕێ بەڵام لەگەڵیا ئەبێ استراتیجێکی سیاسی هەبێ بۆ ئاشتەوایی سیاسی بۆ نێشتنی تایفەگەری بە تایبەتی لە بینی هێزە سونی و هێزە شیعیەکانە بەم دوایانەش یەکێک لە ئەو تەتەوراتانی کە ڕوویە مەسەلەی تورکیا بوو تورکیا با بڵێن دەستی کرد بە دەستگیرکردنی سەلاحەدین دەمیرداش و پەرلەمانتارەکانی هەدەپا ئەمەش تەبعاً لە ئێستا ئیدارەی ئەمریکی نیگەران کردووە جێگری یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا تۆنی بلینکن پەیوەندی کرد لەگەڵ وەزارەتی دەرەوەی ئەمریکایە لەم چەند ڕۆژی دوایە نیگەرانی خۆی گەیانوە بە تورکیا و باسیەوەی کردووە کە تەندروستی دیموکراسی ئەمریکا لە تورکیا لە مەترسیتایە بە کورتەکەی ئەوەی دێتە سەر حکم لە دوای ئۆباما ئەبێ مامەڵە بکە بە جۆرێکی کاریگەتر مامەڵە بکە لەگەڵ مەلەفی تورکیاشە ئەوەی کە من ئەمەوێ بە کورتەکەی باسی کەم هەردوو لایەن
پەیامەکانیان وازەح نییە بەڕاستیەکەی هەر ئەوەنە نەبێکەڵێ ئێمە داعش لە ناو بین و استراتیجێکی وازەح نبینی بە سیاسەتی دەرەوەیانەوە بەرامبەر خۆڕەڵاتی ناوەڕاست. باش لە کاتی دەرچوونی ترەمپدا دوای هەڵبژاردنەکان بۆ نمونە گەر ترەمپ ئەم هەموو مەسچە ترسناکەی هەیە ئەم هەموو پامە ترسناکەی هەیە پێ وایە هاوڵاتیانی ئەمریکی ئەم مجازەفەیە بکەن؟ ئەفوە گوێم لێنە بۆ ئەگەر پرسیارەکە ئەوەیە باسی خۆت باسیەوەت کرد کە بەشێکی زۆر لە پامەکانی ترەمپ پامی ترسناکن چ لە ئاستی ناوخۆیی چ لە ئاستی سیاسەتی دەرەوەدا. پرسیارەکەوەی ئایا ئەمریکیەکان ئامادەن ئەو مجازەفەیە بکەن دەنگ بدەن بە ترەمپ؟ طبعا نازانین لەبەر ئەوەی جەماوەرێکی زۆری هەیە تەنانەت دۆناڵد ترەمپ دیاردەیەکی تازەیە تەنانەت بۆ پارتی کۆماریەکان خۆشی چونکە چەندین کۆماری هەیە ئێستا تەئیدی ناکەن چەندین با بڵێین کەسایەتی گەورە چەندین ناوەندی گەورەی مؤەیدی کۆماریەکان هەیە کە پشتگیری ناکەن بەڵام سەر ڕای ئەمەش جەماوەریشی گەورەی هەیە لەبەرەوە ئێمە ناتوانین بزانین لەبەرەوەی زۆر نزیکە دەنگەکانی لەگەڵ هیلاری کلینتۆنە بەڵام هەڵبەت جەماوەرێک هەیە کە زۆر تووڕێە لەو ئیدارانی پێشووتر بەدابەتی وەزعی اقتصادی ئەمریکا زۆر خراپە لەگەڵ وەزعی ئاوارە و خەڵکی کۆچبەر کێتە ناوە حەزیان بۆ نییە ئەمە دەتازێت تەنانەت لە ئەوروپاش دروست بۆ نمونە ئەم ڕیتۆریکە تازەیە ئەم پەیامە تازەیە کە زۆر ناسیۆنالیستانەیە زۆر ناوخۆییە دژە جیهانگیریە وای کرد تەنانەت بەریتانیاش لە وحدەی ئەوروپی بێتە دەرەوە لەبەرەوە ئێستا سەردەمی نەمانی ئەم نەزمەیە ئەم نەزمە جیهانی کە دژی جیهانگیریە هەستی کرد کە جیهانگیری زەرەری پێگەیانەوە لەوەی قازانجی پێگەیان بێ لەبەرەوە ئەم دیدگایە کە دیدگای دژە جیهانگیریە لە جەنگایە لە تەوەتورایە لەگەڵ دیدگایە کە لەگەڵ جیهانگیریەیە کە هیلاری کلینتۆن دامیەکە با بڵێن. ئالانەتۆ شارەزا لە کاروباری ئەمریکا سوپاس بۆەوەی لەم پانۆرامایە لە واشنتۆنەوە لەگەڵمان بوویت.